34 ساڵ تێدەپەڕێت بەسەر شاڵاوی ئەنفال و هێشتا لێکەوتەکانی ئەو تاوانە گەورەی بەسەر کورددا هاتووە ئاسەواری ماوە. جگە لە ساڕێژنەبوونی برین و زامی ئەنفال، مەترسی جینۆسایدی کلتوری درێژەی هەیە و کورد لەسەر ئاستی نەتەوەیی نەیتوانیوە کار بکات بۆ بەهێزکردن و پاراستنی پێگا کلتوریەکەی لە دوای ئەو کارە ساتە. ئەمڕۆ 34 ساڵ بەسەر تاوانی ئەنفال تێپەڕێ و خۆشبەختانە لە زانکۆی گەرمیان کۆمەڵێک چالاکی کراوە. باسەکەی من پەیوەندی بە با بڵێن ئیشکردنیەکی کلتوری لەسەر تاوانی ئەنفال و بەو پێ 34 ساڵ تێپەڕیەوە، بەڵام هێشتا ئێمە لە ژێر کاریگەری تاوانەکە دەرنەچوین و هێشتا ئێمە مەترسی و هەڕەشەی جینۆسایدی کلتوریمان لەسەرەوە. کاریگەریەکانی بۆ ئێستا و ئایندە مەترسێکی زۆر قوڵ و فراوانە. باسەکەی من پەیوەندی بە ئاسیمیلاسیۆن و ئۆتۆ ئاسیمیلاسیۆن و بێگومان ئەگەر ئێمە بە شێوەیەکی خێرا باسی بکەین، واتە لە دوای ئەنفالەوە ئێمە چیمان کردووە لە ڕووی کلتوریەوە، چۆن با بڵێن کارێکی جدیمان کردو بۆی ئێمە جارێکی کە ئەنفال نەکرێنەوە، جارێکی کە جینۆساید نەکرێنەوە، جارێکی کە ئێمە نەکەوینە بەردەم هەڕەشەی جینۆسایدێکی تکەوە. مامۆستایەکی زانکۆی گەرمیانیش دەڵێت ناکۆکی سیاسی لایەنەکان و یەکدەنگ نەبوونی کورد لە ناوەند وای کردووە تا ئێستا کە سوکاری ئەنفال کراوان قەرەبوویەکی شایستە نەکرێنەوە. ئەمڕۆ زانکۆی گەرمیان سەرۆکاتی زانکۆ و لیژنەی جنۆساید تا لە زانکۆی گەرمیان بارکی زانی کە پانێلێکی زانستی ڕێبخا لەسەرم پرسە لە بۆ چەند ڕەهەندێکی جیاوازی لەو ڕەهەندانە بابەتی قەرەبووی قوربانیانی ئەنفالەکە تا ئێستا دوای تێپەڕبوونی 34 ساڵ $1 و $1 قەرەبووی کە سوکاری سەربەرزی شەیدا ئەنفال کراوە نەکراوەتەوە. ئەو منحەیە کە حکوومەتی هەرێمەیدا قەرەبوو نییە، منحەیەکە و بایاسا ئادریان نادری ئەو پرسێکی ترە. ئەوەی کە مقصر بووە لە بابەتی قەرەبووی کە سوکاری قوربانیانی ئەنفال، محکەمەی ئەنی دەوڵەتی فیدرالی بە دەرەجە یەک چکە ملزم بوو بەم ئەرکە هەستێ و ئەمە بەپێی مەبدەئی مەبدە تەوارەتە دەولە ئەم دەوڵەت میراتگری پێشخۆیەتی دەبوو بە مارکە هەستێ نەک قەرەبووی مادی. تا ئێستا حکوومەتی عێراقی ئامادە نییە داوا لێبوردن بکات کە ئەمە قەرەبوویەکی ئەدەبی کە سوکاری شەیدان و گەلی کوردە بەگشتی و لەگەڵ ئەمەشدا کورد لایەنە سیاسەکانی کوردستان کورد لە کوردیەکان تەقسیەکی گەورەیان کردووە لەم پرسە. کارەساتی ئەنفال لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی تا ئێستا بە جینۆساید نەناسێنراوە. ئەمەش بۆ کەمتەرخەمی بەرپرسانی کورد دەگەڕێتەوە کە نەیانتوانیوە فشار بکەن حکوومەتی ناوان قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە کە بەر هەرێمی کوردستان کەوت کە تیایدا زیاتر لە 4500 گوند و چەندین شار و شارۆچکەی کوردستان ڕوخێنران و زیاد لە 182,000 ژن و پیا و منداڵ و گەنج و پیر بەرکەوتن و دەستگیر کران و دواتر بێسەر و شوێن کران. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.